ئەچینە هەواڵێکی ترمان ساڵۆنی شەقامی جمهوری لە کەرکووک کۆڕێکی ڕۆشنبیری ڕێخست. کۆڕەکە بە ناونیشانی جیاوازی خوێنەر و خوێنەوار و ڕۆشنبیر چییە؟ ساڵۆنی شەقامی جمهوری لە کەرکووک کۆڕێکی ڕۆشنبیری ڕێک دەخات. کۆڕەکە بە ناونیشانی جیاوازی خوێنەر و خوێنەوار و ڕۆشنبیر چییە ڕێکخرا بوو. لە کۆڕەکەدا دیالۆگێکی کراوە لەبارەی تەورەکەەوە کرا و ئامادەبووان تێڕوانین و دید و بۆچوونی خۆیان خستە ڕوو. ئێمە هەموو دووشەمانێک لێرە لە ساڵۆنی شەقامی جمهوری وەکو ئامادەبوویەک وەکو بەشداربوویەک وەکو ڕۆشنبیرێک و بیرمەندێک لێرە ئامادە ئەبین شاهیدی ئەوەین کە ساڵۆنی شەقامی جمهوری هەمیشە سەکۆیەکی ئازاد بووە بۆ وەرگرتنی بۆچوونە جیاوازەکان و دەربڕینی ڕاوبۆچوونە جیاوازەکان. ئەمڕۆ لێرە بە خۆشحاڵیەوە تەورێک دیاری کرابوو لەلایەن ساڵۆنی شەقامی جمهوریەوە ئەویش جیاوازی چییە لە نێوان خوێنەر و خوێندەوار و ڕۆشنبیر. بێگومان ئەزانین کە ئەو سیانە سێ چەمکی گرنگن لە بەرەو پێشچوونی کۆمەلگا و پەیوەندێکی زۆر یاخود فاکتێکی زۆر بەهێز لە نێوانیانە هەیە. ئایا ئێمە وەڵامی ئەوماندایەوە گفتگوی ئەومان کرد لە کۆڕەکەیە کە ئایا مەرجە ئەوەی خوێندەوار بێ خوێنەرێکی باش بێت، مەرجە ئەوەی کە خوێنەر بێت ئەو باگراوندە زانستی یارمەتی دەربوو بێ بۆ ئەوی ببێ بە تاکێکی ڕۆشنبیر. ئایا و کەسەی کە ڕۆشنبیرە هەر بەڕاستی خوێنەرە، هەر بەڕاستی توانیوێتی کە ڕۆشنبیریەتی یاخود ئەزمون یاخود باگراوندی زانستیەکەی ببێتە ئەوەی کە لێپەس بە لێپرسراوێتی بکە و ڕنگدانەوەی لە کۆمەلگایە هەبێ. بۆی ئەمڕۆ بیربۆچوونێکی توان بڵم هاوڕێیانە ڕۆشنبیرانە لە نێوان بیرمەندانە و لەگەڵ هاوکارانی ساڵۆنی شەقامی جمهوری لەسەر ئەم بابەتە گفتگۆمان کرد. ئەمڕۆ ئێمە بەم ناونیشانە کە ئەویش